ئەم بابەتەی کە ئەمڕۆ باسیەکەین پەیوەندی مرۆڤ لەگەڵ سروشتە و بە تایبەتی بابەتەکە چڕ بۆتەوە لەسەر ئەو مەترسیە جیۆلۆجیانە کە لەسەر ژینگەی و ژیانی دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری هەیە و بە تایبەتی پەیوەندی بینی شاری سلێمانی و شاخەکانی دەوروبەری و بە تایبەتی شاخی گۆیژە و ئەزمەر. یەکێکە لە بابەتە گرنگەکان کە لەمڕۆ باسیەکەین ئەویش پەیوەندی بە چەند خاڵێکی گرنگ هەیە، ئەویش جیۆلۆجیە، زانستی زەویە، جۆ هەزارد مەترسیە جیۆلۆجیەکانە و کاریگەری ژینگەی و سۆشیالی کۆمەڵایەتی کە لە هەر پرۆژەیەکا دروستە بێ کە مرۆڤ چالاکی هەبێ بە تایبەتی لەم کاتەدا کەم زەوی بەپێی هەموو داتاکان گەیشتۆتە حاڵەتێک کە پێی ئەوترێ گلۆبال بۆیلینگ کە جاران پێوەنود گلۆبال وۆرمینگ یعنی گەرمبوون، بەڵام ئێستا ئەکوڵێ ئەگەر سێری ئەم وێنەیە بکەین بۆمان دەرەکەوێ لەم وێنەیە زەوی بە چەند دیاردەیەکی سروشتی و دیاردەیەکی مرۆڤ دەستکاری مرۆڤ گەرمیەکەی زۆر کاریگەری گەورەی بەسەرا هاتووە و هەروەها پەیوەندی ئەمانە لەگەڵ گەشە سەردنی و مرۆڤە و چۆن ئەم سامانە سروشتیانەی کە هەیە لە سروشتە بەکاری بێنین بە شوێکی عاقلانە. بێگومان بەرامبەر بەوەش پێویستە خاڵێکی تر باسکەین کە ئایا ئێمە لە باتی ئەم پرۆژانەی کە بەو شێوێ بەکاری بێنین زەرێنی بۆ ژینگە هەیە بیگۆڕینەوە بە پرۆژەی مرۆڤ دۆست کە ئەویش لە وەکو جیۆپارک و ئەمیش یەکێکە لە خاڵە گرنگەکان لە یونسکۆوە کە بایەخی پێیراوە لە وڵاتانی جیهانە بەداخەوە لە کوردستان و لەو عێراقیشە تا ئێستا بە فەرمی یەک جیۆپارک نییە. خاڵە سەرێکیەکە ئەوەیە مەترسی جیۆلۆجی چییە؟ خۆی جیۆ هەزار چییە؟ مەترسی جیۆلۆجی ئەو هەموو مەترسیە سروشتیانن کە ڕوو ئەیەن و ڕووداوەکانیان ئەبێتە هۆی گۆڕانکاری گەورە لەسەر ڕووی زەوی و هەروەها ژیان نەمان و تێکدانی ناوچەیەک، یعنی ژیان نەمانی بوونەوەرەکان ئێتر ئاژەڵ بێ ڕوەک بێ و هەروە تەنانەت تێکدانی هەموو ئەو شوێنانە کە دەگرێتەوە لەسەر زەوی ئیتر بینا بێ یا سروشتی بێ. بێگومان ئەوە بە شێوەی بوومەلەرزە ئەبینرێ و بوومەلەرزەی گەورە هەیە و ناوچەکەشمان بەشێکە لە ناوچەی کە چالاکی بوومەلەرزەی تیا تۆمار دەکرێت. خاڵی دووەم کە سەرچاوەی مەترسیە بە تایبەتی لە شاخەکانی کوردستانە لە نێوان چیاکانە پشتێکە پێوترێ هەرەس و خزان و خلیسکانی چینەکانی زەوی و ترازاندنیان لە یەکتری بە هۆکاری سروشتی. ئەمانە ئەم ترازاندنە یا کەوتنە خوارەوەی بەرد یا خلیسکان یا خزانی چینەکان ئەمە یەکێکە لە ڕێگاکان کە بەدیەکرێ بە تایبەتی لە ناوچە شاخەکان و بە تایبەتی ناوچە شاخانە کە لاری شاخەکانیان زۆرە. هەروایە سەرچاوەیەکی تر بەڵام ئەمە لە وڵاتی ئێمە نییە لە ناو بەحرە ئەوش پێوترێت سونامی. ئەوە جگەلەوە لافاو یەکێکیشە لە مەترسیەکانی سەرچاوەی مەترسی. بێگومان بەم دۆخەی ئێستای تەکنۆلۆژیە ناتوانانی ڕێگری بکەی لە هەموو مەترسیەکان، ینی هەندێکی پێشببینیش ناکرێت. خاڵێکی گرنگەیە هەندێک دراسات بوومەلەرزە لەوانەیە بەڵێ لە هەندێ زۆنە لە هەندێ ناوچەی زەویە کە پێوترێ پشتێنەی ئاگری زەوی ئەوە چالاکی بوومەلەرزە و بورکانی تایە، بەڵام کەی ڕوئەیە چەند بەخواتە ئەمە مرۆڤ تا ئێستا گەورەترین تەکنۆلۆژیە ئەمەی بە دەستنیشان نەکردووە. بەڵام دەتوانرێ ئەو ناوچانی کە تووشی ئەم جۆرە ڕووداوانە دەبن وەک ناوچەی لێکترازانی بوومەلەرزە ئەوە گڕکان و ناوچەی کەناری ئەمانە دەستنیشان بکرێن وەکوتم ئەو پشتێنە ئاگرا بێتوانین دەستنیشان کرێن. بەڵام بەداخەوە ئەو درزانەی کە زۆربەی بوومەلەرزەکان لە سەریان دروستە بێ تا ئێستا بە وردی نەک لە جیهانە لە دراسات بەپێی وڵاتان ئەگۆڕێ، بەڵام لە وڵاتی ئێمە تا ئێستا بە تەواوی ئەم بابەتە بە وردی دەستنیشان نەکراوە. لەبەرەوە سەرچاوەکانی بوومەلەرزە لە سلێمانی و دەوروبەری تا ئێستا بە تەواوی زۆر بە وردی دراست نەکراوە دەستنیشان نەکراوە، بەڵام هەمووی هەیە و ئەتوانین ئەو شوێنانە بڵین کە ئەمە زۆرتر کاریگەری بوومەلەرزەی تیابێ ئەم ناوچانە. فێرە ڕای ئەوەش لە هەموو جیهانە ڕێوشوێنی گونجاو دەتوانی بەکاربێنی بۆ کەمکردنەوەی ئەو مەترسێت جیۆلۆجیانە کە
ئەتوانی ئیشی لەسەر بکەیت. یەکێک لە خاڵە گرنگەکان لە کوردستانە ئەو خزان و هەرس و چینەکانی زەوی. ئەمە چەند جۆرێکی هەیە کە بەهۆی جۆری بەردەکەوە و بەهۆی بوونی ئاو لە ناو چینەکانە و بەهۆی لاری چینەکان و بەهۆی چۆربوونەوەی ئاو بۆ ناو بەردەکانە و بە ناو درز و کون و کەلەبەرەکانی چینەکانی بەردا یا بە ناو خاک و خۆڵەکەیە کە ئەبێ بە قڕولیتاویەتە خوارەوە یا بە شووی بەردیش پارچە پارچەیەتە خوارەوە یا بلۆکەکە بە کاملی هەرەسەهێنێ وەکەوەی کە لە ڕێگای دووکان مەسەڵەن یەکێکە لەو دیاردانی کە ڕێگای دوکان وابزانام زوربەی خەڵقی سلێمانی کاچێ بۆ دوکان کە چێ بۆ دوکانی سەرەوە بەلای ڕێگاکە بە دەستە ڕاستە ئەم خزانە گەورەیەش ئەبینێ هەردووشی زۆر باوە بە تایبەتی لە مەوسمی کە بارین زیاتر ئەبێ ئاو دەورە بینێ لە زیاکردنی ئەم دیاردەی هەرس و خزاندنی یا خلیسکاندنی چینەکانی زەویە. بێگومان جۆرێکی تر هەیە ئەوش بریتە لە هەرسی دەستکرد هۆکاری مرۆڤە لە یەکترازانەی چینەکانی زەوی سەبەبی ڕئیسی ئەگەڕێتەوە بۆ بیناسازی یەکێک لەوەکانی و هەروەها گۆڕینی لاری چینەکان زیابوونی ئەو بینایەنە لەو شوێنە وای لێکا بەڵانسی شوێنەکە لاچێ هەروەها لابردنی ئەو بەردانە بە هەمان شێوە ئەبێتە هۆی لابردنی بەڵانس بۆیە کە تۆ ئێستا شاخی گۆیژا بڕی بەشێکی لێکەیتەوە ئەو بەشە ئەیگۆڕی لە حاڵەتێکی استەقرارەوە کە بەڵانسە وەستاوە بۆ کۆندیشنێک یا حاڵەتێک کە بەڵانسی تیان نامێنێ لە تای تەرازوەکە دەرەچیە بێگومان لەوانێ بڵێن ئەمە ئەتوانین چارەسەر بکەین دیواری بۆ دروستکەین بەڵام دیوارەکە کاتیژە بێ ئەو دیوارش لەوانێ بڕوخێنێ ئەگەر تۆ بەوردی درزە سەرەکیەکان بە تەواوی دانێنی ئەمە یەکێکە لە خاڵەکان کە زۆر گرنگیان هەیە هەروەها ئەمە یەکێکە لە هۆکارەکانیش کە ئەبێتەوەی گۆڕانکاری لە خەزانی ئەمباری ئاو بێگومان ئەمە یەکێکە لە ڕێگاکان کە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە چەند ڕاژەی ئاو ئەچۆڕێتە خوارەوە بۆ ناو ئاوی ژێرزەوی ئەمە یەکێکە لە شتەکان کە کاریگەریە بێ لە داهاتووە بۆ سلێمانی تۆ کە شوێنەکە و کرد ببینە ئێتەرس غێتاەکە و بیانی چۆڕینەوەی ئاو کەمترە بێ لەم وێنە بۆمان دەرەکەوێ کە ئالێرە ئەتوانین ئەوە ببینین کە دیواری ئەوەی کە بۆی دانراوە ئەم دیوارە بەڕاستی دیوارەکە شکارەوە لە بەرۆی بەوردی بایەخ نەیراوە بە ئەم لانسلایدە ئەو هەرسە و هۆکاری هەرسەکە و ئەو فراکچەر و ئەو جوێنت و درز و لێکترازانە بەوردی دراست نەکراوە جا چ لەسەر ئاستی خزاندنی بەردەکان بێ یا جوڵانەی خاکەکە بێ سۆیل کریپ لە شاخی ئەزمار درزێک هەیە گەورە لە بینی گۆیژە و بابڵێن شاری سلێمانیە ئەم خەتە سوورەیە ئەم خەتە سوورە ئەتوانین بڵێن ئەمە بۆردەرێکە یا سنوورێکە لە نێوان ناوچەیەکی جیۆلۆجی بکە پێوترێ ناوچەی ئەمبریکیت زۆن یا منطقەی شاخەکان کە بەسەر یەکەوە لکاون و لەگەڵ ناوچەی های فۆلدثرە زۆن کە ئەمە ناوچە شاخە بەرزەکانی زاگرۆسە و هەروەها ترازاندنی لەسرە ئەمەی خوارەوە ئەمەیان زنجیرە ئەمە چیای پیرەمەگرون و سلێمانیە ئەمەشیان زنجیرە چیای پیرەمەگرون و ئەزمەڕە ئەم خەتە لێرە ئەوە ئەبینین کە ئەم درزە بۆ قوڵایی چەندین مەتر بۆ ناو جەرگەی زەوی ڕۆیشتووە و مەترسی ئەم بوومە لەرزانە لەسەر ئەم درزە دروستە بێت چقەکەی لەوەیە پێوترێ ئیپیسەنتەرس یەکێکە لە شوێنەکانی مەترسیدار ئەمە درزە گەورەکانەیە کە لە چینەکانی زەویە و ئەمە نەخشەیەکی جیۆلۆجی کە بەوردی چەندین درزی تریشمان دەستنیشان کردووە کە هەتەری بە بەو درزە بێگومان ئەمە بەپێی توێژینەوەیەکی زانستی کە بڵاوکراوەتەوە ئەم وتانی کە باسی یەکەم بێگومان ئەوە تا لێرەش نووسیمانە بە پەیوەستە و پەیوەندیدارە بە داتای چەندین توێژینەوەی زانستی کە لە گۆڤاری زانستی بڵاو کراوەتەوە لە جیهانە و چەندین جار تەکید کراوەتەوە یا ئەم درزانە بوونی سەلمێنراوە بە ڕێگای جیۆفیزیاوە لە دراسی شاری سلێمانی ئەوە خەڵکی شار ئەزانی لە ساڵی 99
لە مانگی 34 بوو تقریبان لە بەهاری 1990دا شاری سلێمانی نزیکەی 75 بوومەلەرزە لێیە خۆ هەمووی زوربەی هەست پێ ناکرا بەڵام زیاتر لە چلی هەستی پێکرد خەڵقەکە شارەکە ئەلەریەوە ئەوە یەکێک لە سەرچاوەکان کە یەکێک لەم درزانی دەوروبەری سلێمانی چالاکی لەسەر بوو کە ئەم درزێ ئەمەیان درزی چەقچەقە بێگومان ئەم بایەخدانە بە جۆری درزەکان و پرۆپەرتی یا سیفاتی یا خەسڵەتەکانی یا قوڵایی یەکێک پێویستی بە لێکۆڵێنەوەی زیاتر و ورتر هەیە بێگومان بەڵام ئەم درزە کە پێوترێ های زاگرۆس ریڤێرسفۆڵ لێکترازانی درزی پێچەوانەی بەرزی زاگرۆس و ئەمە بە چەندین لەسەر چەندین نەخشە لە کۆنەوە تا ئێستا سەلمێنراوە و ئەمەش بە تەواوی لە بەردەم ئەو شوێنەی کە ئێستا ئیشی تیاکرێت لە شاخی گۆیژە و بەردەوامبوونی تا ئەچین بەرە و چیای بێگومان سارا لە دووکان ئێمە ئەتوانین لێرە بڵین ئەم درزانە ئەوە جۆرەکانێتی نۆرمال و ریڤێرس و لەترال ئەوەی کە هەمانە لە چیای ئەزمەڕ و بەردەمەکەیەتی زیاتر ئەو ریڤێرس و ئەوەش تا قوڵایی بۆ ناو جەرگەی زەوی نزیکەی جاریوە ئاگاتە 10 کیلۆمەتر و لەو وابێ بە سەرچاوی وەکووتمان بوومە لەرزە بەپێی ئەم وێنە تازەیە بۆمان دەرەکەوێ ئالێرە نزیکەی 10 بۆ 15 مەتر تا زیاتر واشە جاری وای 30 مەتر چاڵ کراوە بێگومان ئەگەر ئەمە دیوار ڕێگری بۆ دانەی ئەتوانی ئەمە بڵێ لێرە ئیتر ئەم کوتلەیە لە حاڵەتی استەقرارەوە تێک چووە و ئەوە تا لەسەری شەوە هەم دیسان چاڵی ترەکرێ و لەسەری تریشەوە چاڵی ترەکرێ هەڵکۆڵینی ترەکرێ وەکو شوێنێکی بەگومان ئەمە وای لێکا بەڕاستی مەترسیدار بێ دراسی وردی بۆ نەکراوە من بەپێی زانیاریەکانی من دراسی وردی بۆ ئەو هەرس و لانسلاید و درزە گەورەکان و سترەکچرال جیۆلۆجی و ئینجینیرینگ جیۆلۆجی بۆ ئەم پرۆژەیە پێویستە بە وردی زیاتر و پێویستە بە ئەمانە تۆ بڵێن ئەمە نەگونجاوە تەنانەت یەکێک لە خاڵە گرنگەکانی تر کە لە باتی ئەوەی تۆ بچی بۆش زوێنێک مەترسیدار بێ شتێک هەیە ئەم ناوچەیە پێی ئەتوانی شانازەی پێ بکەین کەلتورێکی جیۆلۆجی جوانی تایە بەردی جوانی تایە بەردێک کە ئەم بەردانەی ناو گۆیژە و ئەزمەر 140 میلیۆن تا نزیکەی 66 میلیۆن ساڵ تەمەنیانە و چەند فۆسلێکی جوانی تایە کە مەشهورە بە ئەمۆنایت جگە لەوە خەڵقی شار فێری ئەم شاخە بۆ وەکو شوێنێکی گەشتیاری وەکو شوێنێکیشی تەنانەت شاخەوانی سفادیان لێ کردووە بێگومان دار و درەختەکەشی هەناسەیە سیەکە بۆ شارەکە ڕۆڵی سی ئەوینێ ئەگەر ئیشی لەسەر زیاتر بکرێ ئەگەر بگەڕێمەوە دواوە بازێک ئەڵێن ئەم شاخە ڕوتە نیە ئەوە تا ئەوە تەنیشتی هەمووی دارە هەر عینەن شاخە ئەوە تای بینی لەم لە هەمووی دارستانە ئەمەش هەر مرۆڤ دروستی کردووە لە باتی ئەوە ئەمانە هەمووی بکەن بە دارستانیە کەواتە پێشنیاری من لێرە بەڕاستی بیکەن بە جیۆپارک ئالێرە ئەمە ئەبێ دراسی ئینڤایرمنتال ئەند سۆشیال ئیمپاکتی پرۆژەکان بکەین ئەوەیە ئەوە فۆسیلەکانە کە لەو شاخە ئەتوانین بەکاری بین وەکو جیۆهێرێتیج پێوتێ یعنی کەلتوری جیۆلۆجی ناوچەکە لەم عەسڕی کە ئێستا مرۆڤ تیاژی کە پێوتێ ئەنترۆپۆسین مرۆڤ زۆر کاریگەر بۆ لەسەر بە تایبەتی لەم 200 ساڵی ئەخیرە لەسەر زەوی و بەداخەوە ئەو پرۆژانەی کە ئەیکا سیرێکی بۆتە هۆی تێکدانی کەش و هەواکەی بەگشتی و لە سلێمانی ئێمە بەداخەوە ئەم شارە کە گۆڕانکاری کەش و هەواکە هەموو مرۆڤێک بە ئاسانی ئەیبینیە و هەستی پێکە جگە لەوە یعنی یەکێ لە شتە جوانەکانی شاخی ئەزمەڕ و گۆیژە جگە لە گوڵ و گوڵزاری جگە لە بەڕاستی ئەو فۆسڵانەی تایەتی یەکێک لە شتە جوانەکانی شاری ئەوەیە کە ئەم شوێنە کانی و کارێزە شاری سلێمانی یەکێکە لە شارە جوانەکانی جیهان کە کارێزی تایە لە منەظەمەی فاو ئەم کارێزانی تەزیر کرا ئێمە لە پرۆژەیەکە ئیشمان کردن بۆ نەخشەی ئەم مەمتیقانە و کارێزەکانی لە ساڵی 2000ەوە لە راپۆرتێکی فاو ڕێکخراوی فاو پڵاو کراوە لە 2023 کەواتە
نەک تەنها بڕینەکە کاریگەری مەترسی بوومە لەرزە و مەترسی خزاندن و کەوتنی بەردەکان و خلیسکانی چینەکان و ڕووچوو و تەپینی هەندێک شوێنێکیشی جگە لەوە کاریگەری بەڕاستی لەسەر ئاوی شەبێ چەند ئاو بچێتە خوارەوە وەجگەلەوە کە تۆ پرۆژەکەژەکەی لەوێ بێگومان ئەو ئاوەڕۆکەی ئەچێتەوە سەرچنار کەواتە خەڵقەکە لە وێستوەتەرەکەشیە کتوری گرفتێکی گەورە ئەبێ کە ئاوی سەرچنار وێستوەتەرەکەی تر کە تۆ ئاوەکەی بنێری بۆ چەقچەقە چەقچەقی تر تەواو ئەگەر لێرە ئەم بابەتە بایەخەکەی بەو شێوێ بگۆڕین وە سەیری خەڵقەکەشی بکەین استفادی لێ بکەین سەرکی ناوچەی بوومە لەرزەکە خاڵێکی ترە گەڕینەوە بۆی ئەویش مەترسیدارترین نەوچە بەپێی ئەم نەخشەی کە هەیەی عێراق کراوە لە 2014 بەڵام لێرە تازەترین توێژینەوەش پێمانەڵێ ئەو خەتەی کە بە کەناری شاخی گۆیژا ئەڕوا و بە توێژینەوەی زانستی خەتێکی زلزالی مەترسیدارە بۆ ئەوەی ئەمە دراسە بکەین پێویستە داتای زۆرتر کۆکەینەوە کەچی ئێستا لە عێراقوە بەتەمان کۆدی زلزالی 2024 وا دەرەچێ مانگێک دوو مانگی تر ئەو نەخشەیە دەرەچێ و لەوەشە مەترسیەکان زیاتر بووە کەواتە ئەبێ کۆدی زلزالی 24 ڕەچاو بکرێ ئێستا ئەمەوا مانگێ دوو مانگی تر ئەو پەڕی دەرچێ مانگێکی تر جگەلەوە هەر شوێنێکیش کە ئەم درزانەی پیاڕۆیشت ئەم لێکترازانە گەورانی پیاڕۆیشت پێویستی بە سپسیفیک کۆندیشن یعنی تایبەتمەندێکی خۆی هەیە لە ڕووی جیۆلۆجیوە ئەبێت راپۆرتێک و بەحسێکی وردی لەسەر بکرێ بە تایبەتمەندیەکانەوە لەو تایبەتمەندیانە درزەکان بەکوێ ئاڕۆن چڕی درزەکان کاریگەری درزەکان چۆن ئەبن بە هۆکاری ئایا سەرچاوی بوومەلەرزە بنیاننا و دوای ئەوە ئەو درزانی کە هەیە چۆن کاریگەریانە بێ لەسەر دڵۆپینی ئاو بۆ خوارەوە و چۆن ئاوەڕۆکەش کەواتە لە پلانی ئەم پرۆژەیە دەبواە بایەخ بدرێ بەم خاڵانە یعنی جگەلەوەی کە کۆدی زلزالیش بەکارێنی سرە ڕای کۆدی زلزالەکەش ئەبێ بایەخ بی بەو لێکترازانە ئەبێ بایەخ بی بەو لانسلایدا بەو خزاندن و خلیسکانە و بە قەزەی ئاو سێشت کۆدی زلزالی و خلیسکاندون و خزاندنی و ڕووچوونی چینەکانی زەوی و هەروەها ئاو چۆن ئاو کاریگەری لەسەر ئاوکانی و کارێزەکان و تەنانەت کاریگەری لەسەر کەمیەی ئاو جۆری ئاو کاچێ بۆ بە تایبەتی سەرچنار و دەوروبەری و ئەو دیهاتانەی کە لەسەر چەمی چەقچەقن لێرە ئەبێ چەند خاڵێکی زۆر هەیە کە ڕەچاو کرێ من نامێ زۆر بەوردی باسیکەم بەڵام لە خاڵە گرنگەکان ئەوەی کە ئەم شاخە جوانە شقلە هەندەسیەکەیەتی کە لە پایرامی دەچێ ئەو پارەمیدە سلۆپی زۆرە لاری زۆرە لارێکە ژوایلیەکە چینەکانی کە لەسەرەتی یا بەردەکان بەڕاستی ئەم لارێ کاریگەری هەبێ لەسەر جۆری هەرس و ڕۆچینی زەوی و بەرد و خاکەکەی چەندین خاڵ هەیە ئەبێ لەسەری لارێکە گۆشەکەی چەنە درزەکان چەنن لە مەترێکا چەندانەیە ئەبێ بزانی چەند ساڵ کەش و هەوا چۆنە لەسەری لە بینی درزەکانە مەسافەت چەنە بەچی پڕۆتەوە ئاراستەکانی ئاراستەی جیولوجیان و جوگرافیان چەنە و جۆرەکانی بەردەکان ڕقیان و پێکهاتەکانیان و کانزاکانیان و شتێک هەیە پێوترێ چینەکانی زەوی ئاراستەکانیان چۆنە ئەمانە هەمووی ئەبێ بە وردی دراسە بکرێ بۆ هەر شوێنێکیش بێ بۆ تایبەتی بۆ ئەم شوێنە ئەمە خاڵێکی تری گرنگە لە لێرەدا ئەگەڕێمەوە بۆ ئەوەیە کە پێویستەکە زۆر پێویستەکە کە بایەخ بدرێ بە کۆدی زلزالی 2024 بێگومان هەر پرۆژێ تا ئێستا لە سلێمانی کراوە زوربەی زۆری لەسەر کۆدە کۆنەکە بە و ڕەچاوی ئەو دۆخە جیۆلۆجی و هایدرۆجیۆلۆجی و ئنجینێرینگ جیۆلۆجی ناوچەکە نەکراوە کەواتە پێویستی بەوەی برازانین چینەکان چەماونەوەیان چۆنە درزەکان ئاراستەیان چۆنە و هەروەها هەرسەکان بە چ ئاراستەیەگە بێت و هەروە کاریگەریان لەسەر ئاوکان و کارێزەکانی ناوچەکە لێرەدا ئەگەمەمێ بگەمە دەرەنجام زیینجیرە چیای گۆیژە و ئەزمەر مەترسیدارن
و ڕەنگە سەرچاوی بمەلەرزە بن ئەگەر بە وردی بەڕاستی دراسە بکەیتووە و کۆدی زلزالەکەی بە باشی جێبەجێژ نەکرێ. هەرس و ڕۆچوونی یەکێکە لە سەرچاوەکانی مەترسی لەم ناوچەیە. هەروەها زۆر پێویستەکە بۆ هەر ئیشێک لەم جۆرانە کە پێویستی بە کۆنسترکشنە. بەڵێ هەندێک دراساتەکرێ بۆ فاوندیشن بێگومان ڕەچاوی کۆدی زلزالی کۆن کراوە. من ئەزانم ئەم کۆدە زلزالیە بەڕاستی گۆڕانکاری بەسەرهاتووە وەجگەلەوە ئەو خاڵە گرنگانی کە تایبەتمەندی جیۆلۆجی ناوچەکە بە نەزەری ئەتیبار وەرنەگراوە. جگەلەوە پێویستە ستاندەری جیهانی بەکاربێنرێ لە دەزیشانکردنی کە لێرەدا ئاماژە ئەیە کە ئێستا تیمێکی عێراقی و بە هەموو مەحەڵاتی زلزالی کە لە کوردستانە نزیکەی زیاتر لە 14 ستیشنی زلزالی هەیە و ڕەبتە لەگەڵ مەحەڵاتی زلزالی عالەمیە شەبەکەی زلزالی عالەمیە و ئەمە خاڵێکی گرنگە بەڕەچاو کرێت. من پێم باشە کە لەباتی ئەوەی ئەو پرۆژێ لەوێ بێت ئێمە لەباتی بیکەین بە پرۆژەی بیناسازی بیکەین بە جیۆپارک. جیۆپارک یعنی ناوچەیەکی کە بەردی جوانی تیابینی ئەو ڕووەکی جوانی تیابینی خەڵقەکە ئەچێ لەوێ سوود لەو منزەرە جوانە بیرێ. جگە لە وەرزشیش ئەتوانی قوتابیەکان خوێنکاران ببێ بۆ ئەوەی ئەو بەردانە بناسنەوە چین باشترین. ئەمە کتێبێکی کراوەی چینەکانی زەویە 140 میلیۆن تا 6 میلیۆن نزیکەی 80 میلیۆن ساڵ مێژووی زەوی تیا تۆمار کراوە. لەبەرەوە تەلەبەکان ئەوانەی پێش زانکۆ و تەنانەت زانکۆ بیان بێ بۆ ئەوەی ئاشنایانکەی بە سروش چۆن دروست بووە، ئەم چینە بەردانە چۆن دروست بووە، درزەکان چۆنن، ئەو فۆسیلانە یا ئەو بەبەردبووانە چۆن، ئەم شاخی ئەزمەڕ و گۆیژەیە بەحرێکی گەورە بووە کۆن ئۆقیانوسێکی گەورە بووە و پێی وتراوە جوان مەشهورە لە نەخشەی جیۆلۆژی عالەمە لە نەخشەی ئۆقیانوسە کۆنەکانە. ئەم بەحرە قوڵایەکەی زیاتر لە 700 مەتر بووە. بوونەوەرەکانی کە تیا ژیاون ئێستا بە شوەی بەردبوو ئەیان بینی و ئەمە دیاردەیەکی زۆر جوانە. ئەمە لە هەموو شوێنێ دەست ناکەوێ. جگەلەوە ئەو بایۆدایڤرسیتی کە هەیە لە شاخی ئەزمە ڕووگۆیژە جگەلەوە بەڕاستی ئەتوانین ئێمە هەموو خەڵکێکی ئەم شارە بچێ لەسەر ئەو شاخە دارێک بە ناوی خۆی و ماڵ و مناڵی ودانیە. ئەوە جوانە، ئەوە کەلتوری جوانیە، ئەوە بەرەو وامان لێکە کە ئێمە بەڕاستی وڵاتەکەمان زیاتر خۆش بێ لە ڕێگای سەوزکردنی چیاکانی و بە تایبەتی ئێمە ئەگەر بتوانین ئەو سەدی چەقچەقە ئەو بربەستی چەقچەقە ببوژێنینەوە ئەوە دووسی ئەوسا دوو جار ئەگەر ئێمە سەوزایەکان زیاکەین و ئاوەکەی بربەستەکەی چەقچەق ئەوسا ئەوە ئەتوانین بڵێن دووسی ترمان دروست کردووە بۆ شار. ئەبێ بە شوێنی هەناسەدانی شار بۆ خۆشی خەڵقیەکە بەربەستێک لەویە ئاوی لە دوابێ دەریاچەیەکی جوان دەریاچێکی زۆر جوان لە پشت سەر چەقچەقەوە بۆ تا نزیک دیەکانی هەنارە و ئەوانە بەڕاستی شتێکی زۆر جوانە و لەگەڵ ئەم سەوزایی کە دروست بێ لە شاخی گۆیژە و ئەزمەر زیابکرێ بڕوا بکەن. ئەمە یەکێکە لە چارەسەرە گرنگەکان و زۆر پێویستەکان و زۆر پێویستە بۆ شاری سلێمانی. چکو بەداخەوە ئەومان ئەوە بیری ئاو لیراوە ئاوەکان وا تێکەڵ بێ دنیاوا گەرم بووە سەوزایی کەم بۆتەوە. بەڕاستی ئەبێ چارەسەری ئەم گرفتە ژینگانە بکەین کە لە تووشی شاری سلێمانی بێتەوە. ئێمە بیکەین بە سەرچاوی ئاوەڕۆ بیخینە سەرچنار یا بیکەین بە دەریاچەیەکی جوانی کە ئاوی سەرچنار زیاتر دەوڵەمەندکە، ئاوی ناو کاریزیکانی سلێمانی دەوڵەمەنەکاتەوە، ئاوی ناو شار بیرەکانی ناو شاریش دەوڵەمەنەکاتەوە. بربەستەکەی چاقچەق و لەگەڵ سەوزکردنی چیای گۆیژە و ئەزمەر سەرچاوی داهاتێکی ژینگەیی جوانن بۆ نەوەی ئێستا و داهاتوو. ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان بۆ داهاتووی شارەکەمان و بەو شێوەیە منەڵێم سەوزکردنی شاخی گۆیژە و ئەزمەر ئەرکێکی ژینگەی پارێزیە و نیشتیمانیە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکەمان لەگەڵ ئەو بربەستەی چەقچەق لەگەڵ سوپاس و پێزانین.